بۆ 8 مارسی ئەمساڵ ژمارێک خاڵ دیاریکرابوون کە پێویستە بە خێرایی کاریان لەسەر بکرێت. بێگومان بەو ئامانجەی یەکسانی بێتە ئاراوە لە کۆمەڵگەکاندا لەوانە بەهێزکردنی ئابووری ژنان، پشتیوانیکردنی ژنان و کچان بەرەو ڕێبەرایەتیکردن لە بوارە جیاوازەکاندا و پێشخستنی بەهرەی داهێنەرانە و هونەری ژنان و چەندان خاڵی تری گرنگیش. ئاڵا ئەحمەد ڕۆژنامەوانە و لە تۆڕەکانی سۆشیال میدیاشدا جەخت دەکاتەوە لەوەی کە دەبێت مرۆڤ خودی خۆی بێت دەنا بزر دەبێت. ئاڵا خانم سپاس بۆ ئامادەبوونت و دەشمەوێت ڕای تۆ بزانم ئایا کارکردنی ژنان بەو مانایە دێت کە دەبێتە خاوەن ئابوووریەکی سربەخۆ بەهێز؟ سڵاو لە ئێوەش سپاس بۆم دەرفەتە، سڵاو بۆ بینەرانتان. بەڕاستی ینی خۆی گرنگە ژن کاتێک کار ئەکات ئابووری سربەخۆی ئەبێت، ئەمە بۆ گیرفانی خۆی گرنگە، بۆ ئەوی کە یعنی بڕیار باد لەسەر چۆنیەتی بەڕێوەبردننی ژیانی بێگومان گرنگە. بەڵام ئێمە ئەگەر چاوێک بە مێژووی ژنا بخشێنینەوانێ نزیک بە 2 سەدە بەر لە ئێستا ژنان شۆڕشیان کردو، دەنگیان هەڵبڕیەوە بۆ داواکردنی مافەکانیان. ئێمە ینی وە نزیک بە 2 سەدە دووە ئەوان هێشتان ژنان ئەتوان بڵێن نەک لە هەرێمی کوردستان لە جیهانە هەمان جاواکاریان هەیە لە بەرگێکی ترا، کارکردنی ژنان زیادی کردووە. بەڵام من پێم وانییە کە تەنها چونە دەرەوەی ژنان و کارکردنیان بەس بێت و داواکاری ژنان تەنها ئەوە نیە کە بچنە دەرەوەی ماڵەکانیان، بەڵکو بەشداریکردنیانە لە کایە جیاوازەکانە. لەگەڵ بەشداریکردنیشیانە یعنی پێجانی دەرفەتە وەکو پیاوێک کە با بڵێن دەرفەتیان پێ بیرێت، نەک وەکەوەی کە ئەم ژنە بەهۆی ژنبوونیەوە پێش بخرێت یان بەهۆی ژنبوونیەوە پاش بخرێت. ینی پێویستە بەهۆی تواناکانیەوانێ با بڵێن پێش بخرێت. بە خۆشحاڵی ئێستا ئێمە لە هەرێمی بەڵێ دەمەوێت بزانم یەکێک لە خاڵەکانی تری کە جەختی لێ دەکرێتەوە پشتیوانیکردنی بەهرەکانی ژنانە. بە بڕوای تۆ ئەم پشتیوانیکردنە تەنها با بڵێن بەستە بۆ پێشخستنی ژنان یان دەکەوێتە سەر خودی ژنەکەش؟ بێگومانە ینی هەر کاتێک ژنێک ئەچێتە دەرەوەی ماڵەکەی لەگەڵەوەی کە پشتیوانی خێزانەکەی کۆمەڵگەکەی بۆی گرنگە، هەوڵ و توانەکانی خۆی زۆر گرنگن. ینی تەنها ئەوەی ژنێک ماڵەوەی ڕێگەی پێبان بچێتە دەرەوە گرنگ نیە، بەڵکو ئەوی کە ژنێک کاتێک ئەچێتە دەرەوە بەرکەوتنی لەگەڵ خەڵکی دەرەوەیە ئەبێت، ئەمە توانای خۆی گرنگە لێرەیە، ئەمە لێ هاتوویەکانی خۆی گرنگە، لێوەشاویەکانی خۆی گرنگە. ئەگەر نامت پێم وایە لە ئێستا کۆمەڵگەی کوردی لەو ڕۆ زۆر بەرەو پێش چووە کە بڵێن ڕێگە بە ژن بات چێتە دەرەوانێ، بەڵام ئێستا تونند و تیژەکان بۆ ژنان گۆڕاون، فشارەکان بۆ ژنان گۆڕاون، پێشێلیەکانی بەرامبەر بە ژنان گۆڕاون. لە جارانە ئەگەر چونە دەرەوەی ژنان با بڵێن لە خێزانەکان و ڕێگری لێکرا، ئێستا ژن ڕێگەی پێیراوە لە خێزانەکە بچێت دەرەوە، بەڵام کاتێک ئەچێتە شوێنە کار ئەکات لە بەرام بڵێن خەڵکی تر با بڵێن پێشێلی مافەکانی ئەکات و ڕوبەڕووی با بڵێن بە جۆرە لە جۆرەکان وەک چۆن پێ ئەڵێن پێش شێرکاری و دەست درێژی ئەبێتوانێت کە ئێستانی با بڵێن جۆری فشارەکان گۆڕاون بۆ ژن. ئاڵا خان ئێمە دەزانین گەیشتنی ژنان بە نێوەندەکانی بڕیاردان لەناو بۆ یەکسانی لەناو کۆمەلگادا زۆر گرنگە. ئایا لە کۆمەلگای کوردیدا ژن گەیشتۆتە ئەو ئاستە لە نێوەندەکانی بڕیاردا بڕیار بدات؟ ئەنی من بەداخەوە ئەمەڵێم کە ژنان ئەگەر ئێم باس لە پەرلەمان بکەین کە دامەزراوەیەکی هەم شەرعیە هەمووان با بڵێن وا ئەبینی کە مادەم ژن بەشداری هەیە کەواتە تەواو ژن مافەکانی دەستەبەرە. نەخێر ئێمە توانین بڵێن لە خولەکانی با بڵێن سەرەتایە لە 6 ژنەوە بۆ 29 ژن بەرز بۆتەوانێت، لە خولی سێ هەمە ڕێژی ژنان بووەتە 40 ژن لە کۆی 111 پەرلەمانتار، بەڵام دواتر ڕێژەکە بۆ 33 و دواتریش بۆ 34 و ئێستاش بۆ نزیکی 30 دابەزیوە. ینی بەداخەوە توان بڵێن کە ڕێژەی ژنان لە بری ئەوەی بەرز بێتوانێت لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان بەرەو دابەزین چووە. و ئەگەر ئێم باس لە سەرکردایەتی حیزبەکان بکەین، ئێمە ئەبینین حیزبەکان لە ڕووکەشا ژن بەکار ئەهێنن، بەڵام کام لەم ژنانە لە ناوەندی بڕیارات، کامە حیزبمان هەیە ئێمە کە کەسی یەکەمی با بڵێن ژن بێت یاخود کەسی دووهەمی ژن بێت. ئەمانە تەنها بۆ ئەوەن کە با بڵێن بە جۆرە لە جۆرەکان لە ڕواڵەتە بۆ ئەوی کە بڵێن لەگەڵ یەکسانی و ئەویان. بەڵام من پێم وایە حتا پیشەش وای لێ هاتووە بەڕەگەز کراوە، ینی ڕاپرسیەکان دەری ئەخەن کە ڕێژەی ژن بۆ نمونە لە هەرێمی کوردستان لە کەرتەکانی پەروەردە و تەندروستیە ڕێژەی ژن با بڵێن لە پیاوان زیاترە، بەڵام حتا لەم دوو کەرتەشە ڕێژەی ژنان لە ئاستەکانی خوارەوەیە بەرزە، نەک لەوەی کە لە ناوەندی بڕیارە. من ئەگەر ڕۆژنامەوانێکم باسی دەستگای میدیاییەکان بکەم،
نابینی دەستگایەکی میدیایی کە کەس یەکەمی ژن بێت یعنی زۆر دەگمەنە ئەو شتە بەڵام ئەبینیت کە یعنی ژن زۆربەی پێشکەشکارە ژن زۆربەی بێژرە بەڵام وەکو ناوەندی بڕیار من پێم وایە بەڵێ ئەو دەرفەتە بە ژن نێراوە بەڵێ باشە وەکو باسی ئێمە دەزانین ئەم کارانە تا گەیشتن بە بابلین بە ئەنجامێک بگەی بە ئاستی خۆت کۆمەڵێک ئاستەنگ دێتە بەردەمت وەکو ژنێک کارکردن لە هەموو بوارەکانە ئاستەنگ هەر هەیە بەڵام دەمەوێت ئەم پرسیارە وەکو ڕۆژنامەوانێک لە خودی خۆتی بکەم بۆ تۆ چ ئاستەنگێک لە هەمووی ناخۆشترا خۆی ئەگەر من پێم وایە زۆربەی ژنانی ڕۆژنامەوان و منیش بۆ خۆم خێزانەکەم ئەگەر ڕێگریم بکات ناتوانم ئەم کارە بکەم بەڵام کاتێک خێزانەکەت ڕێگەت ئەچیتە دەروانێت تۆ ڕوبەڕووی خەڵکێکی تر ئەبیتەوە کە پێی وایە تۆ ژنیت ینی تۆ ناتوانیت بۆ نمونە کاری میدیایی بکەیت کاری میدیایی بۆ تۆ نەهاتووە و هەنێک جار هەنێک بابەت بڵاو ئەەکەیتوانێ هەنێک ڕا لەسەر هەنێک بابەت یان پێیان وایە ئەمە ئیشی ژنیە قسە لەسەر ئەمانە بکە ئیلا ژن ئەبێت بۆ نمونە لەسەر بابەتی دەستڕەنگینی و خواردن و هەنێک پیشە قسە بکات کە پێیان وایە ژن تاوا ئەمە مۆرکێکە و ئەمە شتێکە بە باڵای ژنا بڕاوکە لەسەر ئەمانە با بڵێن کار بکات لە کاتێکا من پێم وایە ژنان ئەگەر ئێمە سێری مێژوومان بکەین ژنی زۆر با بڵێن بەتوانامان هەبووە کەشان بەشانی پیاوان تێکۆشاون خەباتیان کردووە هەوڵیان ناوە ئێمە ئەگەر هەر زۆر دوور نەڕۆین سێری مێژووی بۆ نمونە خێزانەکانی خۆمان بکەین ئێمە کە کۆمەڵگەیەکین با بڵێن لە ڕابردووە کشت و کاڵمان کردو ئاژەڵداریمان کردووە هەر کەسوکاری ئێمە ژنانیان لەگەڵ پیاوانە ئەمەیان کردووە ڕێگریش نەبووە کەواتە کۆمەڵگەی کوردی لە جێگەی ئەوەی بەرەو پێش بچێت بەداخەوە هەنێک کللتوری کۆمەڵگەکانی دیکە هاتوونە نێومان کە ئێمان بەرەو ڕوبەڕووبوومەتەوە تۆ پێت وایە ئێستا ئەم با بڵێن ئێستا باسی کاریگەری کۆمەڵگەکانی ترت کرد تۆ پێت وایە ئەم ئاستەنگانی ئێستا لە بەردەم ژن هەیە یاخود بەو شێوازەی کە ئێستا کۆمەلگا لەبار نییە بۆ یەکسانی یاخود بۆ چۆنەڵێ هەر قبولکردنی یەکسانی نێر و مێیە ژن و پیاو لە ناو کۆمەلگادا پەیوەندی بە کۆمەلگەکانی ترەوە هەیە ینی خۆمانوانین خۆشمان وان بێگومان خۆی ینی ئەم نابەرامبەری ژن و پیاو ڕیشەیەکی مێژووی هەیە ئەتوان بڵێن پێیوەست نییە بە دینیشەوە بە کەلتوریشانە هەر خۆی لە بنەڕەتاکەوە هاتووە هەموو واتێگەیون واشتێ ئەگەێنرێت کە بەڵێ ژن ئەبێت لە خوار پیاوە بێت ینی ژن هیچ کار ناتوانێت لە ئاستی پیاوە کار بکات تێ بکۆشێت خەباتی ڕۆژانەی بکات چونکە ئێمە کە ئەگەر بۆ 200 پێش ئێستا بگەڕێنەوانەیە ئەوەی کە شۆڕشی کردووە لە نیویۆرکا یعنی ژنانی کورد نەبوون بۆ نمونە کەواتە ئەمە من ئەتوانم بڵێم جیهانیە بابەتەکە و لە جیهانی سەرمایه‌داریشا ئێستا بەداخەوە ژن بەکاڵا کراوە کە ڕەنگە ئەم بەکاڵاکردنە لە کۆمەڵگەی ئێمە کەمتر بێت وەک لە کۆمەڵگە ڕۆژئاواییەکان بەڵێ بێگومان زۆر جار باس لەوە ئەکرێکە دەڵێن ینی ژن بۆ ئەوەی بگات بە ئاستی کاری پیاوێک دەبێت دوو هێندەی ئەو پیاوە بە لەلایەنی کەمەوە کار بکە تا بتوانێت بگات بەو ئاستا دەمەوێت بپرسم ئێمە دەزانین سیستەمی پەروەردە با بڵێن لە تەواوی جیهاندا ینی ڕۆڵێکی سەرەکی ئەبینێ بۆ یەکسانی جێندەری ئایا سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستاندا توانیوێتی ئەو ڕۆڵە ببینێت؟ پەروەردە هەم پەروەردەی خێزانی هەم ئەو پەروەردەی کە ئێمە لە خوێندنەوە وەری ئەگرین زۆر گرنگە ینی بەداخەوە ئێمە ئێستا هەم پەروەردەی خێزانیمان شێواوە بەهۆی ئەم ینی ئەم چۆن ئەڵێ ئاشنابوون ناتەندروستە و ناسروشتەی بە تەکنەلۆژیا با بڵێن کۆمەڵگەی ئێمە پێی ئاشنا بووە هەم ئێمە ئەبینین کە بە چەندین هۆکاری جیاواز کردی پەروەردە و فێرکردنیشمان کە لە ناوەندەکانی خوێندنن پەکیان کەوتووە کاتێک تۆ بۆ نمونە تاکەکانی کۆمەڵگەکەت کاتە بەتاڵەکانیان بە هەنێک شتی بێمانە بەسەر ئەبن بابەتی ژن و پیاو لە بنەڕەتەوە لە خێزانەکانەوە یعنی دەست پێ ئەکات کاتێک خێزانەکە بە کوڕەکە ئەڵێ تۆ ئاگاد لە کچەکە بێ ئاگاد لە خوشکەکەت بێ یان با بڵێن بە جۆرێ لە جۆرەکان بەکەمتر لە کوڕەکەی سی کچەکەی ئەکات ئەمە یعنی بەبێ ئەوەی ئەم کوڕۆژ خواستی ئەو شتەی هەبێت ئەمە لە مێشکیا ئەچەسپێت کاتێک گەورە ئەبێت وا بیرەکەتەوانێکە تەواو ئەم بەرپرسە لە هەموو پێم وایە پیاوەکەش قوربانیە نەک هەر خودی ئافرەتەکە چونکە بەرپرسیارەتێکی زیاتریش ئايات بەسەر پیاوە بەڵێ ئاڵاخان زۆر سپاس دەکەم کە لەگەڵماندا بووی.